مەلا ڕەحمانە ئاوارە لە ساڵە 1902 زاگنی لە ئاوایی دادەگای ناوچەی سەرشێوە سەقز هاتەسە دنیا. مەلا ڕەحمانە ئاوارە بێهودە نەیوە نازناوە ئاوارە ڕاخۆی هەڵوەژانەگە هەسوە بیبەشی و نەوینی و کەم دەرامەتی وەجاری مردم کردگە و گڕ و گەڵپەی وەتین و تاوە فکر تیژینەتەوایەتی تووشت دەردەسەری فرەیی کردگە وەجووری کە زیندان و شاخ و داخ و دووری و دەروەدەری و کوورەوەری ستەمە فرەیک لەری کردگە و زۆر فرەیک هاوردە سەبانی و دیدن و ژنەفتنە ناوە مەلا ڕەحمان خەیات جور کەسایەتیک و جەفایی و ئاوارەیش جور نازناوە ئەدەب و هونەر توێنیم ژیانە مامۆسا دابش بکەین لەبان دوو کەسایەتی نەتەوەیی و ئەدەبی کاگەر نەتەوەیی دابنەی مەرا دەرفەتێک تر لە بواورە ئەدەب و هونەر کریەیەک بەشێک لە بەرهەم هەوڵ و تەقەلای ئاماژەوە پێ بکەین مانای وەسە بجگە دەردەسەری فرەیگە ڕۆژگار توێنەسەگە دێوانە شعری وە کەڵک و پڕ لە ئەهەمیەت دابنەیک کەویش لەلای بنەماڵەکەی لە شارە سەقز مقەیەتی لەری کریاس فرن ئەو شعرەی لەکە مامۆستا ئاوارە وە نازناوە جەفاییەوە نووساسی لەو شعرەیلە کە وەڕاستی هونەرە مامۆسا خۆی دەرخستگە و سەرجەم سەنعەتەی شعری و ئاماژە و خەیاڵ و ڕسم جوانیگەوە کە ئیلهام لە خاڵ و خەت و خەفەت و خوێن و خەبات و خەڵات و خەڵک و خاڵکە پاکە کوردەواری وە پیەوە دیارە و هاتەسە وجود کە نمونەی ئەو هونەرە بەرزە مامۆسا ئاوارە لە شعرەیری توێنیم وەدی بکەین. مامۆسا مەلا ڕەحمانە ئاوارە ئەوەنە شەیدای هونەر و ئەدەبیات بووە وەل هاوڕێک و نازناو شەیدای خۆی ڕەسانەسەی سلێمانی و تەنانەت ڕسمیگیش وەل مامۆستا قاونە شائر گرتنە و لە شارە سلێمانی وەیەکەوە باس لە هێرەوەری خۆیان و ئەو ڕسمیشە کردنە و ئوشن لە حوجرە و مزگەفت ئەو وەختە چەند مانگێک لە خزمەت مامۆستا قانع بوونە ئەمجا قەراردانە کە ڕۆژێک مامۆسا فەرمایش کردگە وتگە با بچیم ڕسمێک وەل قانع بگرین ئەوش وتگە وە پێم لێواسە کە پیرم وەی زوێی لە مرم و ئیوەی شوشین با بچیم تا نەمردگە ڕسمێک وەلیا بگریم خاس بزانن ئیمەیل کێ ڕام مردم نووسین و هایم وەل مردما و هەر کەسێک لە دڵم ملەت بژیەیەک مەرگ نەیریگ و ڕسمیشی هەتاس هەرمینیک کە جێی داخە مامۆسا ئاوارەیش جوی زۆرەمە فرەی لە شائرەیر و نووسەرەی لە کوردستان مەرگ دەرفەتە ئەوە پی نەیە تا بەرهەمەی لە ناوە کتاویک وە چەو خۆی بوونیگ و بڕستنێگەی کتاوخانەی کوردەواری و سەرنجامە لە خوەرنشینی ڕۆژە 26 مانگە گەلاوێژ ساڵە 1955 زاینی لەوەر نەخۆشی کوتوپڕێک ئەڕا هەمیشە دڵەگەی لە کوتان کەفت و ماڵ ئاوایی یەکجاری لە مردم وەگشتی و هونەر و ئەدەبیات وە تایبەت کرد. مامۆسا ئاوارە لە شەرێک نمونەیی وەی جوورە باسکێک وشیک ڕۆژە هجرانم جۆر زڵفت سیە و توولاو نییە لەنجەکەت بوو کاو نییە
بۆ کاونیە بۆ کاونیە قەترە قەترەی ئەشکی خوێنم سەرزەمین کرد وە گوڵ بەخت گوڵداونی گڵە گوڵداون گوڵ گوڵداو نییە بازە دڵ وەربوو لە دەسم زاخ پەرچەم گرتەیە و غەیرە ئەو پەنهانیە 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 مەرکەبم عەشقە و بیاوانم جەفا زادم خەمە حاڵەتم بۆ تانە وەک پەروانە ڕاپەروانیە چەرخە دووری کەسرە پەنجەی کردمە سەد حەسرەتە و چونکە ڕێی ئەولا نییە ئیلا نییە ئیملا نییە جان فیدا لایق وە من بوو تا لە لات مەقبوڵە بوو قەدرە زەرناسی نەمەن ئەوجا نییە ئیجا نییە چیمە هیندوستان پەرچەم ڕاسوراخ دڵوەدڵ دیدەیی شەهلا وتیادن زیندانیە زیندانیە مایەی ڕەوزەی گوڵزارە واران و نەسیم باور من لارە لە بیتن لەیوانیە لەیوانیە کەشکە هەر وەک ڕەقیبت وەرگرە ساغر بوویام چاوەگەت بەیمانیە ڕامانیە ڕامانیە زەوقە ناسازم وە سەوتە سازەگەی سازیاگە ساز وەسە قەوڵم جانیە مەرجانیە مەرجانیە یەسە لە کوساڕ جەفایی مەدحە لەیل ئینشا ئەکا تا بشن دەیوانەسە و دیوانەگەی دیوانیە هەزاران هەزار سەڵام لە گیانە پاک ئاوارە و گشت شائرەیل و ڕۆشن هیورەیل